وکاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەی دیالۆگدا. ئازیزان، شۆڕشی ژینا هەروەک بۆ خۆشتان ئاگدارن زیاتر لە 7 مانگە لە ئارادایە. ئەم شۆڕشە تەبعەن بەرز و نزمی بەخۆیەوە بینیوە، بەڵام هەر بەردەوام بووە و هەتا ئێستەیش خەتەرێکە و هەڕەشەیەکی زۆر گەورەیە لەسەر کۆماری ئیسلامی. لە هەمان کاتە بەشێک لە ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات هەوڵیانداوە و لەم بابەتەوە ئەوانیش ویستویانە بۆ خۆیان لەم شۆڕشە تا جێگە و پێگەیەک پەیدا بکەن. لەوانە سەڵتەنەت خوازان یەکێک لەو هێزانن کە هەوڵیان داوە. باسییان بە ئەمڕۆمان لەسەر ئەوەیە دەوری سەڵتەنەت خوازان لە شۆڕشی ژینادا. هەر بۆ بۆنەوە داوامان کردووە لە دکتۆر هێمنی سەیدی، خەڵسوڕاوی سیاسی و هەروەها ڕاوێژکاری سیاسی. دکتۆر گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس، منیش سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی کۆمەڵە تیوی. زۆر سپاس دکتۆر گیان، هەروەک باسم کرد لە پێشەکێکەدا سەڵتەنەت خوازان یەکێک لەو هێزانە بوون کە دەوریان بووە لە شۆڕشی ژینا، بەڵام دەورەکان چەنێ ئەرێنی بووە یاکو تاسیری بووە ئەوە ئەکرێ ئەوڕۆ باسی لێ بکەین. بەڵام بە ئەوڕێک بدەینەوە لە پێشینەی سەڵتەنەت خوازان. ئایا سەڵتەنەت خوازان بەڕاستی هێزێکی وەها هەن کە ئینسان لەسەریان حەسێ بکات یاکو چه هێزێک نەکرێ لەو بابەتەوە فەرموو لە خزمەتتان. بەڵێ بەسەر چاو بەس ئیزن دەخوازم من لە 2 دقەدا پێشەکەی بڵێم ئەوەی کە ئێوە فەرمووتان ئەم شۆڕشی ژیان ئازادی بەرزی و نزمی هەیە، بەڵام هەرزین دووە من ویستمە و فەرمایشی جنابەت تایید بکەم و بڵێم پێم وایە تەنیا شۆڕشێکە کە دەکرێت بڵین سەرکەوتووە، چون شۆڕش کاتێک سەرکەوتن بەخۆ دەبینێت کە بیر و ئەندیشە بگۆڕێت کە ئەندیشەی تازە بێنێتە ئاراوە. شۆڕشی ژینە توانیوێتی بیر و ئەندیشەی تازە بێنێتە ئاراوە، توانیوێتی ئاڵوگۆڕ پێک بێنێت. 6 مانگی ڕابردوو ئێران بەقەت تەواوی دەیان ساڵی پێشتری سیاسی بووە. دەبینین لە بەشێک لە ئێران تەنانەت بەکردەوە ئاڵوگۆڕ ڕوویداوە لە بەلوچستان لە خەڵکی سەرشەقام ڕابگرێ هەتا کوونێ ڕێبەرە سیاسی و ئاینەکانیان گۆڕانێکان پێداهاتووە کە تر بەنسبەت ساڵێک لەمەوبەریان ناناسرێنەوە. ئەم شۆڕشە زیندویە، کاریگەرتریشە لە شۆڕشەکانی پێشوو، چون قەرارە لە بنەڕەتڕا ئاڵوگۆڕ پێک بێنێت. بەنسبەتەوەی کە سەڵتەنەت خوازەکان چه پێشێنەیەکان هەبوو، هەموو بینەرە دەزانن سەڵتەنەت خوازەکان لە شۆڕشێکی بەرفراوانی جەماوەریدا وەدەندران، لە دەسەڵات وەدەندران سەر باکوەی کە پشتیوانی نێونەتەوەیان هەبوو، پارەیان هەبوو، ساواکیان هەبوو، ئەرتشیان هەبوو، شارەبەنی و ژاندەرمەریان هەبوو، جێگە و پێگەیەکی زۆر تایبەتیان لە سەردەمی شەڕی ساردا هەبوو، شای ئێرانێ وەدەندران. تەنیا ئەوەی کە حکوومەتی دوایوان حکوومەتێکی خراپتر بوو دەیتوانین بێتە سەر چاوەی مەشروعیەت. یعنی دەکرێت بڵین چون کۆماری ئیسلامی نەیتوانی ئولگویەکی سەرکەوتوو لە حکوومەت بەڕێوەبرێت، ئەوە بوو بەباعیسی کە سەڵتەنەت خوازەکان سەر لە نوێ بتوانن دەنگ هەڵبوو بڕن، بتوانن قسە بکەن بێنەوە مەیدان. یعنی لە ڕاستیدا حزوریان حزورێکی سەلبی بوو. دەیانکوت حکوومەتی دوای ئێمە لە ئێمە خراپتر بووە، منتیقەکان ئەوە بوو و هەروەها جێگەی و پێگەی کۆمەڵایەتیان نەبوو، بەڵکو ئامراز و ئەبزاری تایبەتیان بەدەستەوە بوو. سەر باکەوەی کە لە حکوومەت کەوت بوون، بەڵام تماشاکەن کاتێک کە سەرای ئەمریکا یا بەشی فارسی دەنگی ئەمریکا کراوە، سەتانەوەری کارمەندەکانی سەڵتەنەت خواز بوون، لەبەرەوەی کە سەرای ئەمریکا مەجبور بوو لە نێو کارمەندەکانی پێشووی ڕادیۆ تەلەڤیزیۆنی ئێران ئیستیخدام بکات. هەروەها دەیان و سەدان سەرمایەداری ئێرانی سەڵتەنەت خواز هەڵات بوونە دەرەوەی وڵات و پارەیەکی یەکجار زۆریان لەگەڵ خۆیان بوو. جا هێندێکان پارەی خۆیان بوو، هێندێکان بەڕاستی پارەی دزێتی بوو. ئەو وامانەی کە لە بانکەکانی ئێران وەریان گرت بوو وامەکانی نەدابووە. ئەوەش پێگەی دووەمیان سێوەمەن توانیان مێدیا داگیرکەن، نەتەنیا فقط دەنگی ئەمریکا. ئێوە ئەگەر لە بیرتان بێ لە دەهەی 60 هەتاویدا تەلەڤیزیۆنەکانی لۆس ئەنجلس تەلەڤیزیۆنێک بوون کە بەهەرحاڵ بەشی فەرهەنگی و کولتوری و موسیقی خەڵکیان پڕ دەکردەوە. ئەو بۆشاییەکە هەبوو، ئەو کاتی کۆماری ئیسلامی موسیقی مەمنوعکردبوو، گۆرانی مەمنوعکردبوو، ئەوان لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانی لۆس ئەنجلسەوە توانیان بەشێک لە خەڵکی ساویلکەی چینی مامناوەندی غەیری مەسەبی
بۆ لای خۆیان ڕابکێشن دواتر لە ئەزمونێکی زۆر پرۆفێشناڵ دەهاتن تەلەڤیزیۆنی پرۆفێشناڵان لە لەندەنێ کردەوە بە دەیان ملیۆن دلار بودجەی ساڵانە واتە زۆر بەرفراوانتر لە تەلەڤیزیۆنەکانی لۆس ئانجلسیان بۆیە ئەوان بەم ڕێگایانەوە بە گەڕاونەتەوە مەیدانی سیاسی ئێرانێ لە ڕێگایەوەی کە ئیدعا دەکەن حکوومەتی دوایوان لە حکوومەتی ئەوان خراپتر بوو هەروەها ئەوەی کە دەست و پەیوەندیان هەبوو لە سەرای ئەمریکا مێدیان بەدەستەوە بوو و سەرمایەیان بەدەستەوە بوو ئەوان بە ئەژمار زۆر 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 کەم بوون بەڵام ئەوەندەیان دەسەڵات و ئەمراز هەبوو کە خۆیان بێنەوە مەیدانی سیاست و دیتمان لە خۆراغێکدا کە هیچ دیسکۆرسێکی سیاسی لە ئێرانە نەما بوو ئیسلاحات شکستی خوار بوو شتێکی وەکو شۆڕشی ژنجیان ئازادی هێستا نەهات بوو مەیدان بزوتنەوە سیاسەکان لە نوسکۆ و لە دابڕاندا بوون دروشمی ڕەزا شاڕۆختشاد بوو بە دیسکۆرسێکی کاتی و بۆ ماوەیەک توانیان مثلەن بێن هەندێکی شەقامی ئێران بۆ خۆیان داگیر بکەن ئەوە پیشینەی ڕەزاشا و حکومەت سەڵتەنەت خوازەکانە کە شۆڕشی ژنجیان ئازادی گەورەترین زەربەی لێدان زۆر کەس دەڵێت کە سەڵتەنەت خوازەکان زیانیان بە شۆڕش گەیاندوو ئەوە ڕاستە بەڵام پێچەوانەکەشی ڕاستە شۆڕشی ژنجیان ئازادی دیسکۆرسی دواکەوتوانەی ڕەزا شاڕۆختشادی هەڵوەشاندەوە و دیسکۆرسێکی هێنا مەیدان کە ڕێک بە پێچەوانەی ویستی سەڵتەنەت خوازەکانە بەڵێ هەر لەم بابەتە با بمێنینەوە جارێک ئەوان ئەگەر بۆ خۆشتان لە بیرتان بێ هەر لە زمانی حەمەڕەزاشای باوکی ئەم ڕزای پەهلەویە حزبی ڕەساخیز دروست کرا طبعاً حزبی ڕەساخیز هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی نەبوو شتێکی دەستکرد بوو لە دەست و پەیوەندەکانی خۆیان و جەماعەتێکی زۆر ئەو کاتە مەجبور بوون کە لە ئیدارات و شتیوا کاریان کرد بۆ ئەوەی بتوانن کارەکان بمێنێتوانە زۆر کەس ئۆتۆماتیکە بوو بە ئەندامی حزبی ڕەساخیز لە دەستپێکی شۆڕشی جینا یەکێک لەو شتانە کە ئەوان وەکو پرسیار هێنایانە گۆڕێ ئەویشەوە بوو کە یانوت حزبی سیاسی هیچ جێگە و پێگەیەکی لەو شۆڕشان نییە و ئێمە لەسەر حزبی سیاسی حسێب ناکەین ئەوەیان بۆوە کرد بەڵام دواتریش دەوڵەوە حزبێکیان بە ناوی ئیرانی نوێن دروست کرد بەڵێ ئەوە بڵام کە حیزب ڕەستاخیزیش بۆ خۆی کە حیزبێکی کارتۆنی حکوومەتی بوو لە مۆنتاژکردنی دوو حیزبی کارتۆنی دیکە دامەزرا کە ئەس قەزایەکان هەر نێوی حیزبی ئێرانی نوین بوو لەگەڵ حیزبی مەردومی ئیران ئەوە بۆشایەکە کە سەڵتەنەت تەڵەبەکان لە ڕۆژی یەکەمەوە دیتیان هەستیان پێکرد کاتێککە دیتیان لە کوردستان ڕێکخستن هەیە تەنزیمات هەیە حیزب هەیە پەیوەندیەکی زۆر بەرفراوان و بەقووەت لە نێوان شەقام و حیزبەکان هەیە زۆر بەوە تێکچوون خاڵی دوو هەمەوە بوو کاتێک کە دەهاتن ئەزمون و ڕابردووی حیزبەکانیان چی دەکردەوە دەیانکوت ئەم حیزبانە ڕابردوویەکی 50 ساڵە یا 70 ساڵیان هەیە واتە لە عەدەدی 43 کە عەدەدی ساڵەکانی دوای شۆڕش بوو زیاتر بوو ئەو عەدەدانە ئەوە پرسیاری سازە کرد کەواتە ئەو حیزبانە پێششۆڕشیش هەبوون یا وەکو حیزبی دموکرات بە شێوەی ئاشکرا و دامەزراو یا وەکو کۆمەڵ و ڕێکخراوێکی کە هێستا مەسەلەن ئاشکرا نەبوو بەڵام سەرکردەکانی ڕێبەرەکانی لە زیندانەدا بوون ئەوە بۆوان زۆر سەخت و گرانە و تەواو دەبوو یەک ئەوەی کە دەردەکەوت کە بۆ خۆیان حیزبیان نییە دوو ئەوەی کە دەردەکەوت ئەو حیزبانەی کە ئێستا هەنوو زۆریش کاریگەرن ڕابردووان دەگەڕێتەوە بۆ زمانی شەی بۆیە تەواوی توانای خۆیان وەگەر خست کە حیزب بڕوخێنن توانای وایان نەبوو حیزبدا بمەزرێنن هەرەوە حیزبشکەوە ئاماژتان پێگر حیزبی ئێرانی نوین هەر نەیتوانی بۆ هەفتەیەکی سرنجی خەڵکی بۆ لای خۆڕات کێشێ تقریبا لەساش بۆ خۆیان بێدەنگیان لێ کردوێتەوە ئەوانە سیستەمەکان سیستمی تاکە کەسیە سیستمی تاکپەرستیە سیستمی بەڕاستی ئەشیرەیە بۆ معنای ئەوان زارزار بە تانە بە ئێمە دەڵێن ئەشیر و قەبیلە بەڵام سیستمی سەڵتەنەتی سیستمێکی قەبیلەیە لەبەرەوەی کە تاکە یەک سەرۆکی هەیە سەرۆکەکان گە دیقەت بکەن معاوینی یا دەستیاری نییە سەرۆک یا پاشان ئیوان فقط تەنیا وەلی ئەهلی هەیە جانشینی هەیە ئەچۆ بە سەرۆک عەشیرەیەک بڵێ مەعاوین و دەستیار پێ ناخۆشە چون لە ڕوانگەی وانەوە سەرۆک عەشیرە یا شا قودرەتی مطلقە قودرەتی مطلق پێویستی بە یاریدەدەر نییە پێویستی بە تەنیا جێگرەوە هەیە جانشین دوای هەروە ئەوان لە سیستمی واندا پاشان تا نەمرێ یا تا نەکوژرێ وەلا ناچێت
دقيقا وەکو عشیرەی بۆیە سیستمی وان سیستمێکی عشیرەیە مەوروسیە قەبیلەی سەڵتەنە تەڵەبمان ئێستا لێران هەیە کە دیتیان ناتوانن حیزبدا بمەزرێنن هاتن دەستیان کرد بە پەلامەردان بە ساختاری حیزبی یانەوەی کە بێن تاکە کەسەکان لە نوێ حیزبەکان جیاکەنەوە بیان خەنە ناو گروپی تاکە کەسی یا گروپی سیلیبریتی ساز بکەن کە ئەوەش نەیتوانی جێ بگرێت. بەڵێ ئەگەر بینە سەر ئەو سیاست و مەشهورانی و ئەوان پێشکەشیان کردووە لەوێ بڕێک هاو جەهەتی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە لەوانە کۆماری ئیسلامی هەر لە دەستپێکردنی شۆڕشی ژنجیان ئازادی یا شۆڕشی چینا هەوڵیدا هێزەکانی کوردستان وەکو تەزیە تەلەب حساب بێنێ زۆر لەسەر تەمامیەتی ئەرزی ساخ بۆ یا قسەی کرد هەروە ئێمە بینین ئەوە لایەن سەڵتەنەت خوازانیشەوە مەترح کرا ئەو یەکبوونە لە بیر و باوەڕدا چۆن ئێوە هەڵێسەگێنن مەبەستم بینی سەڵتەنەت خوازان و کۆماری ئیسلامیە یەکەمەوەی کە بەڕاستی هەردووکیان زانیان کە کورد و کوردستان و بزوتنەوەی کوردی خاڵی لاوازی هەردووکیانە واتە هەم سەڵتەنەت تەڵەب هەم کۆماری ئیسلامی وحشەتی لە کوردستان هەیە دووهەمەوەی کە کۆماری ئیسلامی متخصصی شەڕی ڕەوانی و متخصصی سیگنال ناردنە ئەم سیگناڵە بۆ سەڵتەنەت خوازەکان ناردراوە کە گویا بەشێک لە سوپا و ئەرتەش لەگەڵ یانن ئەم پرۆژەیە پێنجەمین شەشەمین جار لە جمهوری ئیسلامی ئیجرای دەکات و ڕەزا پەهلەوی زۆر سابیلکانە تێی دەکەوێت بەڕاستی باوەڕی کردووە پێنج شەش پەیغامیان بۆ ناردووە کە بەڵێ وەتا لە ناو سوپادا لە ناو ئەرتەشدا کەسانێک هەن لەگەڵ تۆن بۆیە ڕەزا پەهلەوی لەسەر سوپا و لەسەر ئەرتەش حسابی کردووە ئەوەش هۆکاری دووەم هۆکاری سێمژەوەی کە بۆ بیرۆڕای گشتی خەڵکانی غێری فارس پێداگیری لەسەر تەمامیەتی ئەرزی یان مانوردان لەسەر تەجزیە تەڵەبی چەمکێکی زۆر خۆشی پۆپۆلیستیە ئەوان پەسەندە چون ئەو چەمکانە کاری لەسەر نەکراوە ئێستاشی لەگەڵ بە ئێمە دەڵێن گەلانی ئێران یان نەتەوەکانی ئێران هەموو کورد دەبنەوە یا باز لەوە دەکەین کە ئێمە مەسەن لە ئێرانێ سیستمی غیری متمرکز دەبێ هەبێت وشەی خود مختاری دەبێ هەبێت لەبەرەوەی کە لە 1970 ساڵی ڕابردوودا هەردوو حکوومەتی پەهلەوی و ئیسلامی ئەو چەمکانیان تەخریب کردو و ئێمەش بەڕادەی پێویست دەنگی خۆمان بە قوڵایی ئێران نەگەیاندووە تەنیا هەر بۆ خۆمان زیاتر دواوین ئەوە ئێستا بۆتە خاڵێکی هەمەپەسەندی پۆپۆلیستی هەر کەس پێداگیری بکە لەسەر تەمامیەتی ئەرزی هەر کەس پێداگیری بکە لەسەر ملەتی ئیران یا مثلەن لە وشەی خودمختاری مثلەن حساسیت ایجاد بکە یا باز لە تەجزیە بکە بەشێک لە بیرڕایگشتی لەگەڵی دەکەوێت بۆیە بەو سێ دەلیلە یەکەوەی کە کۆماری ئیسلامی و سەڵتەنەت تەڵەب هەردووکیان زانیان زافەکەیان خاڵە لاوازەکەیان کوردستانە دوو کۆماری ئیسلامی لەباری شەڕی ڕەوانەوە قەویترە پەیغام دەنێرێت بۆ دوژمنەکانی تەنانەت بۆ ڕەزا پەهلەوی سێ وەدواوی کەوتنەداوی پۆپۆلیستی بۆ سێ دەلیلە سەڵتەنەت خوازەکان هەم پێداگریان لەسەر تەمامیەتی ئەرزی کرد هەم پەیغامێکی زۆر ئیجابیان نات بۆ ئەرتەش و بۆ سوپا کویان دەبێت بمێنەوە حساب لەسەر دەکەین هەمەوەی کە دیسانەکانە مەقولەی تەمامیەتی ئەرزی و تەجزیەوانیان وەکو چەندێکی پۆپۆلیستی بەرز کردەوە. بەڵێ کاک هێمن هەروەک هەموو کەس باسی دەکات بەڕاستیش واقعیەتەکەوەیە شۆڕشی ژینا لە کوردستانەوە دەستی پێ کرد کوردستان بۆ خۆی حزبی سیاسی هەیە حزبی سیاسی نفوزی هەیە حزبی سیاسی بڕیارەدا و لە ماوەی 44 ساڵی حکوومەتی کۆماری ئیسلامیدا ئەو بەشە لە ئێران ئەگەر بڵێن بۆ خۆی توانیویەتی هەلک ئەوەڵ ڕۆژەوە نەبڵێ بە کۆماری ئیسلامی وە ڕێکخراو بووە یەگرتوو بووە چەندانە مانگرتنی گشتی ڕێکخستووە کە سەرکەوتوو بووە لە هەڵبژاردنەکانە بەشداری نەکردووە هەموو یەگرتوو بوون ئەمە ئێوەش بۆ خۆتان بەشێک لە قسەکانتان ئێشارەتان پێ کرد کە کوردستان مەکۆی شۆڕش بووە و ئالەوانە بەڵام مەسەلەکە ئەوەیە کە کوردستان لەم بابەتەوە زۆر لەو پێشووی خۆی لەو هاوسەنگیە کە بووی لە شۆڕشی ژینا زۆر ئیسفادەی نەکرد هۆکارەکەی چی بوو ئایا ئەوان بوون بە هۆی دابڕانی ئەو ئەگەر بینە سەر دابڕان بەڕاستیتاندا دابڕانێک بووە لە ناو هێزی کوردیا
ئایا سەڵتەنەت خوازان بوون یا بۆ خۆی هێزە کوردیەکان لەم بابەتەوە لاواز دەرکەوتوون؟ پێشەکەوە سپیام کەلانی کەم سێمانگی یەکەمی شۆڕشەکە یەک دڵێ و یەک دەستێکی سەی لە نێوان کوردستان و باقی ناوچەکانی ئێران هەبوو. تاو ئاستەی کە لە تارانەدا بیسرا دەگوترا کوردستان ئولگویەکە بۆ سەرانسەری ئێران کە ئەوە هەم کۆماری ئیسلامی زۆر ترساند هەم سەڵتەنەت خوازەکان. یا دوروشم دەدرا لە تاران کە ئەگە تاران کوردستان بێت ببێتە کوردستان، ئێران دەبێتە گوڵستان. سێمانگی ئەوەڵ یەک دڵەیەکی زۆر چاک هاوپەیمانێکی زۆر سروشتی و زۆر بەهێز لە نێوان کوردستان و باقی ناوچەکانی ئێران ئیجاد بوو. هەتا سەڵتەنەت خوازەکان ئەدی خۆیان پێڕانە ژیرا هاتنە مەیدان بۆ تێکدانی ئەو شۆڕشە بە مەقولەی وەکالەت و وەکالەتدان و هەروەها مەسەلەن بە بەرزکردنەوەی چەندانە سەلێبریکان. لەو نێوەدا ئەسقەزا کوردستان چاکی خۆڕاگرت، هەرو ژوورەی کە لە بەرامبەری پەلاماری موشکی و درۆنەکانی کۆماری ئیسلامیدا نەکەوتە داویان، لە بەرامبەر ئەو پەلاماری سەڵتەنەت خوازانەژە نەکەوتنە ئەو داوە. ئەوەندەی کە توانیان خۆیان لە بەحسی شەڕی سەڵتەنەت خوازان لادا، هەتا ئەو کاتەی کە دی شەڕەکان هەنا بەردەرگا، هەتا ئەو کاتەی کە مەسەلەن کەسایەتەکانیان تەخریبە کردین، دەهاتن بە حسابی خۆیان کۆنەزاش و کۆنە ئیتلاعاتیان بەرزە کردەوە بۆ تەخریبی بزوتنەوەی کوردستان، دەهاتن ناویان دەبردین، یەک بەیەک ناویان دەبردین، مەسەلەن ڕووداوەکانی دەهەی شەستیان لە ڕوانگەی خۆیانەوە بدەخێندەوە. مەسەلەن ئەو کاری کە کۆماری ئیسلامی لە 30 ساڵی ڕابردوودا کردی ئەوانیش کردیان. لێرەدا بوو حیزبەکانی کوردستان هەموو هەڵوێستی زۆر جدیان گرت و حیزبی دموکرات، پێژاک، کۆمەڵی کۆمونیست هەموو هەڵوێستی زۆر جدیان گرت لەسەر ئوسولەکانی خۆیان پێداگران کرد. تەنانەت کۆمەڵی شۆڕژێریش ئەویش وەکو حیزب کردەوەکانی باش بوو، بەڵام لە یەک خاڵدا سکرتێری کۆمەڵەیە نەک وەک سکرتێر بەڵکو وەکو تاکە کەس دەگەڵ ئەوان کەوت. بە بڕوای من ئەوە خاڵە لاوازەکانی خاڵە نەریتەکانی زۆر زیاتر بوو لە دەستکەوتەکانی، تا ڕادەیەک ئەو دەستکەوتە بوو کە دیسکۆرسی کورد لەوێ دووبارە بووە، بەڵام زۆر بەلاوازی لە بەرامبەردا هێندێک امتیازات دراک ئەسەن پێویست نەبوو. وە لە نێهایەدا سێرەوەی ئەوان تەنانەت بەوەش لە کۆڵ نابنەوە کە نەفرێک لە حیزبی بکەنەوە بیخەنە ناو بازنەی خۆیان، دەیکەنە موتەی خۆیان، لە تەلەڤیزۆنەکاندا سوکایەتیان پێ دەکەن، تاقیریان دەکەن، زۆر وەکو بازجویان دەکەن، لە جەبئی خۆیاندا هەروەتر بە چاوێکی سووکە و تماشایان دەکەن و دوای بەردەوامیش مەجبوریان دەکەن دووبارەی کەنەوە کە من تەمامیەتی ئەرزیم قبوڵە، من ئیستیقلال خوازنیم. لە حاڵدا ئەوان دەبێ وەڵام بدەنەوە، نە ئێمە. تەمامیەتی ئەرزی مۆزوعێک نەکە ئێمە پێیان ئیمزای بکەین بۆیان، ئەوان دەبێ بەڵێن بدەن کە جارێکی دیکە لە تەمامیەتی ئەرزی بە دژی مافی مرۆڤ کەڵک وەرناگرن. ئێمە هیچ مەرجێکمان بۆ تەمامیەتی ئەرزی قبوڵ نییە، بەڵکو مەرجمان بۆی هەیە بۆ قبولکردنەکەی لەلایەن خۆمانەوە. ئەوان دەبێ هێندێک بەڵێن بدەن هەتاکوون ئێمە بۆ ڕازی بین. بەڵام بەڵێ ئەو خاڵە لاوازە هەیە کە بەرحاڵ هەدی خەل تاکە کەسێکیان توانی لە ئاسی خواردا دووسێ کەسیان توانی جەزب بکەن، بەڵام پێم وایە ئەو کەسانە زیاتریان زەرەر کرد. واتە بزوتنەوەی کوردستان لە سەرجێ خۆی ماوە، ساختار و پێکاتی حیزبی لە سەرجێ خۆی ماوە، بەڵام ڕەنگە لەو نێوەدا یەک دوو کەس بسووتێن. ئەگەر بە هەڵوێست و سیاسەتەکانی خۆیاندا نێنەوە، من دڵنیام ئەوان کوردستان لە دەست دەدەن، بەڵام هیچ لە ناو دەرەوەی کوردستان بەدەست ناهێنن. من دڵنیام ئەوان لە ناو بازنەی سەڵتەنەت خوازەکاندا نەتەنیا جیان نابێتەوە، بەڵکو پلەیەکی زۆر نزمتر لە کەسانێکی ژورنالیستێکی وەکو ئەلی نیژادیان چالاکوانێکی سیاسی وەکو ئیسماعیلیونیان دەبێت. وەنگۆ تماشاکەن لە هەفتەدە ڕۆژی ڕابردوودا دەبینین لایەنگرانی ڕەزا پەهلەوی ڕەحم ناکەن بە مەسیح ئەلی نیژادیش، ڕەحم ناکەن بە حامید ئیسماعیلیونیش، لەسەر مەوزوعاتی زۆر چکولە هێرشیان دەکەنە سەری. لە ئێستاڕە خەریکن لیان هەوێت دار و دەستە و فاڵان لۆمپەنەکانی خۆیان بخەنە ناو ئەو بازنەی. واتە ئەو کەسە کوردەکە دەچێتە ئەو بازنەی سبێنە خۆی لە هەڵقەی لۆمپەنی سەڵتەنەت هەڵەبدا دەبینێتەوە. بۆیە کوردستان زۆر زۆر لەوە بەهێزترە کە بە زەربەی ئاوازیانی وەکەوێت، هەم بزوتنەوەی کوردستان بەگشتی، هەم حیزبەکانمان، هەم کەسایەتی سیاسیەکانمان، بەڵام دوونێوەدا کەسانێک ئەگەر وریانە بن قوربانی دەبن. باش ئێوە ئاماژەتان بەوە کرد کە لە ئاسی ئێراندا کوردستان زۆر جێگۆپێکەی خۆی کردەوە و هاوپشتێکی زۆر بەرین لە سێمانگی بیدایەتی شۆڕشەکەدا
پیشانەدرا ئەم ڕوتەوە ئەم دوایانە چۆ پێشەو سنێ کاریگەری لەسەرەوە بووە کە لە بینی شۆڕشی کورد و لەلایەکەوە هەموو سەراسەری ئێران دابڕانێ بوو پێک بێنێت کە ئەو هاوبەستگیە تا ئەندازەیەک لاواز بکات. لە ئاستی فکر و ئەندێشە داوانە بووە ئێستاشی لەگەڵ بێت دیسکۆرسی ژنجیان ئازاری دیسکۆرسی یەکەمی ئێرانە و ئەو جورێکە لە پێشەکەی لە ئەرزم کردن لە بەشێکی لە ئێران بە نێوی بەلوچستان شۆڕشی ژنجیان ئازاری سەرکەوتووە واتە هەم لە ناو خەڵکدا هەم لە نێو ڕێبەرەکاندا کەسانێک دەبینین کە ساڵێک لەمەوبەر ئاوایان بیر نەدەکردەوە بزوتنەوەی بەلوچستان ساڵێک لەمەوبەر ئاوانە بوو مولوی عەبدولحەمید ساڵێک لەمەوبەرەوە ئەو قسانە ئێستا نەدەکرد کەواتە ئێمە لە ناو بەشێک لە ئێران کە سەرکەوتنی کردەوەیمان دیتووە دوو هەمەوەی کە ئێستاشی لەگەڵ بێت دیسکۆرسی ژنجیان ئازاری زاڵە بەسەر ڕەزا شاروخ شایدەدان سێهەم ئەوەی کە یەکواقعەتە ئێمە نرخیوەی دەدەین ئێمە بزوتنەوەی بووین کە یەک پارچە لە بەرامبەر ڕەزا پەهلەوی داوەستین ئەرزم کردن سێ چوار مانگان مودارەمان کرد بەڵام دواتر کە ئەوان شەڕەکان ئەوە خۆشکی بە حسابی خۆیان مۆزدور پەروەری و زاش پەروەریان کرد ئەوە کوردستان بوو کە پرۆژەی سەڵتەنەت تەڵەبەکانی تێدا باوەڕم پێ بکەن ئەگەر سێمایی ڕابردوو ئێمە بێدەنگ ببین ئێستا باز لە ژنجیان ئازادی نەبوو دروشمی سەرەکی مەردمی هەن ئابادی بوو دروشمی سەرەکی ڕەزا شاروخ شاد بوو خەڵک بەسەر ڕادەوەستان بۆ وەکالەتدان بۆ ڕەزا پەهلەوی ئێمە لێمان تێکدان ئێمە خەڵکانی ئێرانمان وشیار کردەوە کە ئێمە دەگەڵ یەک نەخۆشی بەنێوی فاشیزمی ئیسلامی بەراوڕوونین دەگەڵ نەخۆشیێکی دووهەمی بەنێوی فاشیزمی غێری ئیسلامی فاشیزمی سەڵتەنەت خوازی بەراوڕووین بە خەڵکانمان کورد کە ئێمە مەجای ومانێ دیسانەکانێت چاوداخێن لەسەر کەم و کوڕەکاندا دیسان 40 ساڵی دیکە بکەوینە داوی حکوومەتێکی دیکتاتۆری دیکە بەڵکو دەبێت لە بنەڕادرا هەردوو ڕیشەی هەردوو فاشیزمی مەسەبی و سەڵتەنەت تەڵەبی لە ڕیشە دەربێنین بۆیە من پێم وایە کورد لە ئێستادا و لە داهاتوشدا براوەی ئەو شۆڕشە دەبێت بەڕاستی نرخماندا زۆر مهمە سکرتێرەکانمان بەرپرسی حیزبەکانمان ڕاگەیانداوەکانمان وتەبێژەکانمان داهاتن لەسەر مێدیا لە بەرامبەر دیسکۆرسێک دەوەستان کە تەواوی مێدیا حمایەتی لێ دەکرد وە لە نێهایەتدا لێمان تێکدان نەمان هێژ ئەو دیسکۆرسە دوا کەوتوانەی وان سەر بکەوێت ڕەزا پەهلەوی تەواوی پرۆژەکانی لە سێ چوار مانگی ڕابردوودا شکستی خواردووە بۆیە تەبعەنەوە کارەکەمان سەختتر دەکات ڕێگاکەمان دژوارتر و ڕەنگە درێژتر بکات بەڵام بە ئاکامێکی باشتر دەکەین یەک جار بۆ هەمیشە ئەدی ئەو هەڵقەی ئیستبداد بشکێنین لە هەموو چەشنە ئیستبدادێک لە هەموو شکلێکی فاشیزم دەرباز بین و نەجاتمان بێت لە بینی شۆڕشی کوردستان و شۆڕشی سەراسەریدا ئێمە باسی سەڵتەنەت خوازانمان کرد ئەنەو بەرنامە زیاتر لەسەر ئەوانە بەڵام مجاهدینیش بۆ خۆی ویسوێتی تا ئەندازەیەک دەوری ببێت ئایا پێتانەوە چونکە ئەوانی شعارەکانیان وەکو یەکوە تدازەیەکی شۆک و لەی تەمامیەتی ئەرزی شاید سەلەی کووردا پێشینەیەکی زۆریان نییە لەو بابەتەوە ئەگەر بکرێ بە کورتیش لەسەر مجاهدین قسە بکەین جا دوایدین لەسەر مەسەلەی کوردستان مجاهدین هێزەکان زیاتر لە دەرەوەیە تا لە نێو خەڵک دەست و پەیوەندی باشیان لەگەڵ ئەمریکا هێندێک کردەوەی زۆر گرنگیان لە ناوخۆی وڵات ئەنجام داوە بەڵام خاوەنی پێگەی کۆمەڵایەتی نین بە هەرحاڵ ئەوەی کە بخۆیان کارنامەیەکی باشیان نەبوو مۆزوعێکە ئەوەی کە کۆماری ئیسلامی لە تەخریبی واندا سەرکەوتوو بوو مۆزوعێکی ترە من پێم وایە کە مجاهدین بۆ نابێت کە ئێمە حسابی لەسەر بکەین هەرچەند زۆر سیگناڵی موسبەتیان ناردووە و بۆ نابێت لەگەڵان واردی هاوپەیمانی بین و بۆ نابێت هیچ ڕێککەوتنێکیان لەگەڵ ئیمزا بکەین بەڵام پێم باشە وەکو هێزێک لەو نێوەدا سەڵتەنەت تەڵەبەکان خونسا دەکاتەوە لە بەرامبەریاندا وەڵەوەستێت کەڵکی لێ وەربژێرێت ئەوە دیسکۆرسی ناوەندگەرایی لاواز دەکات شەڕی نێوان مجاهدین و سەڵتەنەت تەڵەبان دیسکۆرسی ناوەندگەرایی ناوەندخوازی بەهێز لاواز دەکات قەڵەشیان دەخاتە نێوی و پێم وایە کورد لەو ئاستەدا دەتوانێت تماشای بکەنە زیاتر لەوە ئەوەندەی کە مەسەلەن بۆ وێنە حیزبی دیموکرات لە هەیەتێکی لە سمیناریکماندا بەشداری کردو من پێم پێشتێکی خراپ نییە لەو حدێدا ئێمە زۆر جار هەیە بۆ من بۆ خۆم هەفتەی پێش و 5 لایەن لە لەندەنێ
کۆنفرانسێکی مەتبوعاتیان کە بۆ منیان داوت کردم من چوم لێ دانیشتم و پرسیاری خۆم کردو قسەی خۆم کردو ئەوە بە مانای هاوپەیمانێتی و ڕێککەوتن نییە پێم وایە ئەسقەزان لە بەرامبەردا ئەوانی زۆر ترساون سەڵتەنەت خوازەکان زۆر ترساون لەو ئاستەدا لە ئاستی دانیشتندا لە ئاستی سوزانم چاوپێکەوتندا هیچ ئیرادێک نیە بەڵام زیاتر لەوە بە بڕوای من ناتوانین لەسەر مجاهدین حساب بکەین بەڵام دەتوانین لەسەر ناکۆکی و شەڕی بێکۆتایی سەڵتەنەت تەڵەب و مجاهدین حساب بکەین. کە بینە سەر ساحەی کوردستان ئێستا ناوەندی هاوکاریەکان بە تۆری واقعی بۆ جۆرەی کەوەکو ناوەندی هاوکاری بێ کاری نەکردووە یا تقریبەن ئەتوانین بڵێن دەرنەکەوتووە. چی پێویستە بکرێت چونکی بۆ خۆی ناوەندی هاوکاری کاتی خۆی 4 حزب بوو دوایی کە بوو بە 2 حزب خۆی ئەوە بۆ خۆی تاندازێ وەکو ناوەند نەیتوانی ئەو ناوە بگوازێتەوە لەلایەکی تریشەوە هەم پژاک و هێندێ لایەنی تر وە کۆمەڵی کومنیستیش لەو ناوەندا نەبوون. ئایا ئەبێت چی بکرێ بۆەوە ئەو ناوەندە زیاتر گەورە بێتەوە هێزەکانی هەڵسوڕاو لە کوردستان لە شکڵێکی وەکو ناوەندی سا لە هاوکاریەکی بەرینتر پێکەوە دەربکەون کە بتوانێت لەگەڵ هێزەکانی تر وەکو هێزی سەراسەری ئەگە دانیشتن یەک قسەیان بێ یەک بۆ چوونیان بێ لەو بابەتەوە بێت چ بکرێکە هێمن سەرەتاوە ئەرز بکەم ئەو کەمبوونەوەی ژمارەی ئەندامانی ناوەندی هاوکاری لەو دەگمەن حاڵەتانەیە کە ئەسقەزا باشە چون ئەو کەمبوونەوەیە لێکدابڕان و یا ئینشعاب نەبوو یا بڵێ حیزبێک هات بێتە دەرێ لەو ناوەندی یەکگرتنەوەکانیان بووە جاران دوو دیموکرات و دوو کۆمەڵی تێدا بوو لە 3 کۆمەڵە ئێستا دوو دیموکراتەکە بوونەتەوە یەک دوو کۆمەڵژێکیان گرتوتەوە یەکان لە ناوناوەندە یەکان لە دەرەوەی ناوەندە کەواتە ئەوەی کە ژمارەکان لە 4 بۆتەوە بۆ 2 ئەوە فی نەفسە شتێکی باشە چون کەمبوونەوەیەکی فیزیکی تێدا نەبوو بەڵام ئەوەی کە ئەو ناوەندە بە دوو حیزبی کۆمەڵ و دیموکراتەوە ناکارەمەد دەبێت و ناتوانێت درێژخایەن درێژێ بێ گومانم نییە ئەوڵەن بەشێکی زۆر بە هێزی کۆمەڵە ئێستا لە دەرەوەی ئەو ناوەندەیە واتە کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستێران دووەمەوەی کە ڕێکخراوێکی گرنگ وەکو پێژاک تەنانەت ڕێکخراوی دیکە بەغێرە پێژاکیش ئێستا پارتی ئازادی کوردستانمان هەیە کە ڕەنگە من و جنابەت بیر و بۆ چوونیان یا چۆنێتی پەیوەندیان لەگەڵ لایەنێکی باشوور یان نازانم بەهەرحاڵ هەڵسوکەوتیانمان بەدڵ نەبێت بەڵام حیزبێکە کە ڕابردوویەکی هەیە شەهیدی هەیە ئامانجێکی هەیە من پێم وایە تەنانەت نەتەنیا کۆمەڵی کۆمونیست نەتەنیا پێژاک تەنانەت حیزبێکی وەکو پاک یا خەباتی دەتوان لە ئاستی ناوەندێکی هاوکاریدا بن چون ئەو ناوەندە ناوەندی یەکگرتن و لە یەکتوانەوە نییە لە یەکداتوانەوە نییە ناوەندی هاوکارێ هاوکاری سیاسی ئەمنیەتی بۆ ئێمە مەسەلەن دەتوانین لەگەڵ نازانم فلان لایەنی فارس یان سەڵتەنەت تەڵەب یا مجاهید یا میلی مەسەبی یا نازانم تەحەول تەڵەب یا کۆمونیستی کرێکاری وتوێش بکەین دانیشتن بکەین بەڵام ناتوانین لەگەڵ لایەنێکی کوردی دیکە لە ناوەندێکدا هاوکاری بکەین ئەرزم دەکەم ئەوە جبهە نییە یەکبوون نییە توانەوە لە ناویکتردا نییە تەنانەت ئێتلافیش نییە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆیە من وێ ڕاوێکە خۆشحاڵم ژماریان لە 4 بۆتەوە 2 ئەو دووارەی دەکەم ئەوەڵ جارێک کەنگبوونەوە لە خازانژماندەیە بەڵام ئێستا دەبێت سەر لەنوێ بە قالبی کە ببنەوە 3 و 4 و 5 دەبێت لایەنی زۆر بەهێزی دیکەمان لە دەرەوە هەیە دەبێت لە خۆی بگرن تا ئەو زگای ژاگادار بم بۆ توێژەکان بەردەوامە هیوادارم بە زوویی شاهدی ناوەندی هاوکارێک بین کە زۆر بەهێزتر لە ئێستا زۆر بەرپەراوانتر لە ئێستا و زۆر کاریگەرتر لە ئێستا. بەڵێ کاکێ من ئێمە تەجروبەیەکمان هەیە لە دوای شۆڕشی 57 کە هێتی نوێنەرایەتی گەلی کورد بە داخوازی هایەکی تایبەتەوە لە بەرامبەر ئەو کاتی کۆماری ئیسلامی تازە بە سەڵات گەیشت و ظاهر بوو چەندە پێویستە کە ئەم هێزانە هێزە کوردیەکان لەسەر یەک داخوازیەکی مشتەرەک یا یەکگرتوو کە هەمویان بیسەلمێنن بتوانن ساخ بنەوە بۆ داخوازیە بنەڕەتەکان تەبعاً هەر کامێکی ئیدۆلۆژی جیاوازی خۆی هەر کەمێکی استراتیژی جیاوازی خۆی هەیە بۆ خۆی بەرنامەی جیاوازی خۆی هەیە بەڵام لە بابەت ئەوەوە کە لەسەر داخوازیە بنەڕەتەکان بتوان بە تەوافق بگەن و بەو شێوە لەگەڵ سەراسەریە یا لەگەڵ هێزێکی ترایە بەیانی ڕۆژ لەگەڵ هێزێکی دەرەکیە ظاهر بن چنێەوە پێویستە و ئەبێت چ بکرێت بۆەوە
بەو داخوازیە بنەڕەتیانە بگەن. بێگومان تا ئێستا بۆشایەکی گەورەکە هەبوو هەر نەبوونی ئەو هەوڵستە هاوبەشە یا بڵێن ئەو دیسکۆرسە ڕوون و ئاشکرایە کە بڵێن بە خاڵ ڕێزی بکەین لە 10 خاڵ 15 خاڵ 20 خاڵاندا بڵێنەوە ویستەکانی بزوتنەوەی کووردە ئەوەندەی کە بوونی ناوەندی هاوکاری مؤثر بوو ئەوەندەی کە بوونی حیزب مؤثر بوو ئەوەندەش نەبوونیەوەی ڕەنگە زەرمە لێ بدە کەواتە تەواو لەگەڵ جنابتان موافقم کە دەبێت ئێمە بە نووسراوە بە شەفافیەت تا ڕادەیەکی بە وردەکاریشەوە ویستەکانی خۆمان بینینە سەر کاغەز نەفقەت بۆ حیزبەکانی لە جریاناتی سیاسی دەرەوەی وڵاتیان بۆ هێزێکی دەرەکی بەڵکو بۆ بیرۆڕای گشتی خەڵکانی ئێرانیش بۆیان شی بکەینەوە خاڵی دوو هەمەوەیە کە ئەو مەتنە ئەو دقە نووسراوەیە ئەو مانیفیستە بڵێن ئەو مانیفیستەی کە ئێمە بڵاوی دەکەینەوە نابێت تەنیا ویستی کوردی تێدا بێت دەبێت ویستی هەموو گەلانی ئێرانی تێدا بێت نابێت تەنیا بەرنامەی بۆ کوردستان تێدا بێت دەبێت بەرنامەی بۆ سەرانسەری ئێران هەبێت ئەنگۆ تماشاک ئێوە ئیشارەتان کرد بە هەیئەتی نەمایەندگی خەڵکی کورد کە ئەو کاتە بەیان تەرحێکی 26 مادەی ئامادە کردبوو نابوو بە ئێستا دوای 40 چەند ساڵ ئاوڕی لێ بدەینەوە شانازەی پێوە دەکەین گەورەترین خاڵی ئەو 26 مادەیە ئەوە نەبوو کەمە باسی خود مختاری دەکەین باسی زمانی کوردی دەکەین باس گرنگ بۆ ئەوە مادەمان کورد دەبێت دین وە سیاست لێک جیا بێت زۆر مهمە تەسەورکەن لە ساڵی 58دا کە خومینی و فەزای جەهاد و فەزای ئیسلامگەرایی وای باڵ بەسەر ئێراندا کردبووە کە تەنانەت جریاناتی چەپی تارانی ژنیان لەوێرە باز لە جیای دین و سیاست بکەن ئێمە لە 26 مادەدا باسمان لە سێکولاریزم کردووە باسمان لە جیای دین و سیاست کردووە ڕاستە و کاتەوەلی نهاتوە بەڵام سەنەدێکی پڕ لە شانازەیە بۆ ئێمە بەڵگەیەکە کە ئێمە ڕوانینێکی ئیتنیکی ئیشکی بە قەولی خۆیان قەومیمان نەبوو هەم ویستی زۆر جددی نەتەوەی خۆمەمان هەبوو هەم پرۆژەمان بۆ ئایندەی ئێرانێ هەبوو ئەویش لە فەزایەکدا کە کەس نەیدەوێرا باسی شتیوا بکە بۆیە زۆر بە جددی زۆر بوێرانە ئێمە دەبێت تەڕەحمان هەبێت دەبێت مانیفیستمان هەبێت مانیفیستەکەمان دەبێت زۆر بەڕاشکاوی باسی مافەکانی ئێمە بکات و هەروەها دەبێت باسی مافەکانی باقی گەلانی بکات دەبێت باسی مافەکانی گەلانی فارس و بگشتی تەواوی خەڵکانی ئێران بکات دەبێت پرۆژەمان بۆ ئایندەی ئێرانێ هەبێت لە کۆتاییدا ئاخرین پرسیارمەوەیە کە هەر باسەکەشمان لەسەرەوە بوو لە داهاتووە ئێمە ئایا لایەنی سەڵتەنەت خواست ئەو هێزە هەن کە ئێمە حسابیان لەسەر بکەین و لەگەڵیانە دابنیشین یا ئیتر کۆتایی بێنین بۆ بەڵکو هەوڵ بدەین بە شێوەیەکی تر بەشێکی زۆر لە دروشمەکانی ئەو شۆڕشە دروشمایەکی سکولار چاپ پێشکەوت و خوازبوون هەوڵ بدەین هێزێکی بەرینتر لە ئاسی سەراسەری ببینینەوە بۆ بتوانەوە شۆڕشە ڕێبخین ئایا مەبەستمەوەیە پەهلەوی یا سەڵتەنەت خوازەکان بۆ لەگەڵیانە دابنیشین و هاوپەیمانیان لەگەڵ پێک بێنین پەهلەوی و سەڵتەنەت خوازی ئێستا بۆ نابێت تەنانەت لە خیابانە تەزاحوراتێک مشترەکی لەگەڵ بکەین تەنانەت پێکەوە پێ بڵێ مەرگ بەر کۆماری ئیسلامی بەڵام لە دنیای سیاستدا هیچ شتێک قابلی پێشبینی نییە ئەگەر 1 ساڵ لەمەوبەر ئەو پرسیارەتان لەمە کردبا بەنسبەت مولەوی عەبدولحەمید جوابی من ئەوە دەبوو کە بۆ نابێ حسابی لەسەر بکەی کەسێکی مرتەجەی دواکەوتوویە بەڵام بە شێوەیەکی وەکو مۆعجزەیەک بەڕاستی بە شێوەیەکی باوەڕ نەپیر بێت کە ناتوانانی سەم باوەڕی پێ بکات باوەڕ کرد پەزیر نییە ئەو کابرایە گۆڕا و متەئەسیر لەوان فەزای سیاسی بەلوچستان گۆڕا بۆیە من وێ ڕایوەی کە ئەو احتمالەی زۆر 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 لاواز دەزانم و دووبارەی دەکەمەوە ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبی ئێستا نەتەنیا بۆ هاوپەیمانی نابن نەتەنیا بۆ دیدار و ڕێکەوتن نابن بۆی نابێت لەسەر شەقام پیاسەیەکان لەگەڵ بکەی بە دژی کۆماری ئیسلامی ئەمما ئەگەر هاتوو گۆڕانیان تێدا پێکات بۆ وێنە وەکو سەڵتەنەت وەکو بەلوچی مەسەڵەن وەکو عەبدولحەمیدی مۆلەوی عەبدولحەمید تەبەن ئێمە پێشوازی دەکەین ئێمە شەڕخواز نین ئێمە نامان هەوێ ئێرانی داهاتوو ئاڵۆز بێت ئەگەر ئەوان هاتوو وەکو معجزەیەک گۆڕانێکان تێدا پێکات ئێعترافیان بە مافەکانی ئێمە کرد تەبەن ئێمە ئیستیقبال دەکەین بەڵام ئەو احتمالە زۆر لاوازە و ئاخر قسە بڵێم ئەوان بریندارن ئەوان دەزانن ئەگەر هەلی ساڵی 96 و 98یان لەدەستدا ئەو کاتە ئەرزم کردن لە غیابی دیسکۆرسێکی پێشکەوتوانی وەکو ژیان ئازادی خەریک بوو ڕەزا شاڕوخەشا بەسەر خەڵکی ئێراندا دەسەپا ئەوان ئێستا بریندارن پەنا بۆ هەموو پیلانێک دەبن وەکو
آخر حولیش احتمالی هەیە پاشە کشەیەکی بکەن زۆری نابێ حساب لەسەر بکەین بەڵام ئێمە لە دنیای سیاسەتدا دەبێ بۆ هەموو ئاڵگۆڕێک ئامادە بین لە ئێستادا سەڵتەنەتەڵە بۆ نابێت تەنانەت دروشمی هاوبەشیشی لەگەڵ بدەیت چ بگا بۆی کە کاری هاوبەشی لەگەڵ بکەیت. بڵێ زۆر سپاس دکتور هێمنی سەیدی بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. سپاس بۆیەوەش. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنمەیە هەتا بەرنمەیەکی تری دیالۆگ ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەتە خوازم.